کارەکانتان چ بەجێکرا؟ ئەو ئاپۆڕا جەماوەری ببینە تێگەی لەوەی کە چه هەستێکمان هەیە بە هەزاران خەڵک ڕژاوەتە شەقامەکان ڕاتونەتە ئێرە قورئانیان لە بەرمان بەرز کردوێتەوە کە بێ بیشێنین بەڵام دەستکەوتەکانیش هی ئەوەن کە بەڕاستی هەم دڵی ئەوان نەشێنین وە دڵخۆشی جەماوەری کوردستان بگەێنین. چه هەستێکە ئێستا؟ بەڕاستی هەستێکی زۆر گەورەیە کە ئەبینی ئاپۆڕایەکی گەورەی جەماوەری هاتووە پاڵپشتی ئەماکە دەستی یەک بە یەکیان ماچەکە. پرسیارەکانمان خەمایی بۆ لە مای 500 ڕۆژە بەنیازی چ خواردنیە خۆی دوای ماشکە. ئەوە ئێمە چینە تیمە پزیشکەکان بڕیاری ئەوەیەن هەمومان نەگوازرێنەوە بۆ نەخۆشخانە لەوێ تیمە پزیشکەکان بڕیارەیەن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ مانگرتووان دوای 15 ڕۆژ مانگرتنیان شکان لە ژێر فشاری جەماوەر کە داوای یان لێ دەکرا کە مانگرتن بشکێنن. ئەمەی کەی بینن کۆبوونەوەی هاوڵاتیانە لە سەر جەم چین و توێژەکان کە داوایان لە مانگرتووان کرد کە ئەمڕۆ مانگرتن بشکێنن بۆیە ئەوانیش بڕیاریاندا دوای 15 ڕۆژ مانگرتن لێسەدا مانگرتن شکێندرا لەلایەن مانگرتوانەوە بڕیاری کۆتاییاندا. لێسادا تیمەکانی تەندروستی دایان بنەوە ناو خێوەتەکە تاوەکو بەڕێیان بکەن بەرەو نەخۆشخانە و بۆی لەژێر چاودێری پزیشکیدا ئەمان دەستکەنەوە بە نان خواردن و لە ژێر چاودێری پزیشکیدا بێت لەبەرەوەی ئەمڕۆ دۆخی تەندروستی چەند مانگرتوویەک لە ناو خێوەتەکە تێک چوو. ئەوەی کەیبینن ئەمەی ئێستا کە ئەوەی کەیبینن ئەمە دیمەنی ماڵئاوایی هاوڵاتیانە لە مانگرتووان دوای 15 ڕۆژ ئەمان توانیان مانگرتەکەیان بشکێنن. چەندین لایەنی باڵا چەندین کەسایەتی لەسەر ئەستی باڵا سەردانیان کردن هاوڵاتیانی زۆر سەردانیان کردن بۆ ئەوەی کە مانگرتن بشکێنن. لە کۆتاییدا ئەمڕۆ دوای 15 ڕۆژ توانیان مانگرتەکەیان بشکێنن و لە ئێستادا تیمی تەندروستی چاودێری تەندروستیان دەکەن بۆ ئەوەی کە ڕەوانەی نەخۆشخانە بکرێن لەژێر چاودێری پزیشکیدا بن لەبەر ئەوەی هەندێک لەوانە تووشی خێوەتبەربوون بوون ئەمڕۆ کە لێسادا یەک بە یەک ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن مانگرتوەکان و دەخرێنە ژێر چاودێری پزیشکیەوە. لە چەندین کەس لە هاوڵاتیان بەس هەزاران هاوڵاتی سەردانی خێوەتەکەیان کردووە لە ماوەی 15 ڕۆژدا بەڵام ئەوەی کە هەبوو دوێنێ دایە حاجیەک بە قورئانێکەوە هاتە بەردەمیان و داوای ئەوەی لێکردن کە بیگەن بە خاتی ئەو قورئانە و مانگرتەکەیان بشکێنن. بۆیە ئەمان ئەمڕۆ لەسەر داوای هاوڵاتیان لەسەر داوای ئەو کەسانە لەسەر داوای چەندین کەسایەتی ئەمڕۆ مانگرتنیان شکاند و لە ئێستادا مانگرتووان ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن لە ڕێگەی ئەمبوڵانسەکانی تەندروستیەوە. 15 ڕۆژ لە مانگرتن 15 ڕۆژ لە هیلاشی و نەخۆشی و چەندین مەترسیکە لەسەر ژیانی مانگرتووان دروست بوو. ئەمە دیمەنەکانی کۆتایی هاتنی مانگرتنی مانگرتوانە لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی یەکگرتووەکان لە شاری سلێمانی کە بووە هۆی تێکچوونی باری تەندروستی هەندێک لە مانگرتووان بۆیە هەندێک لە مانگرتووان مەترسی لەسەر ژیانیان دروست بوو بۆیە ئەمڕۆ بڕیاری کۆتاییاندا ئەوەم بڕیاریاندا کە مانگرتن هەڵپەرێز سێرن. ئەمە کۆتایی ئەو دیمەنانەیە کە 15 ڕۆژە لە بەردەمی ئۆفیسی سەرەکی نەتەوە یەکگرتووەکان مانگرتووان بە هەزاران کەس سەردانی ئێرەیان کردووە بۆ ئەوەی کە باڵپشتیان بن. بەیانی ئەمڕۆژ مانگرتووان ماوەسا عوسمان گوڵپی سڵاوی لێبێت ڕاستەخۆم ئێستا چیەکەن بەرەو چۆوە چەند مانگرتووان؟ ئێستا مانگرتووان بە ئەمبوڵانس ئەگوێزرێنەوە بۆ نەخۆشخانە و لەوێ لەژێر چاودێری پزیشکا بن بۆ ئەگەڕێنەوە دۆخی ئاسایی چەند ڕۆژ پێویست پێ لەوێ لەژێر ڕێنمایی دکتۆرەکان هابن. ئەمان لەسەر داوای چی ئەم مانگرتنیان هەڵوەشانەوە؟ لەسەر داوای خەڵکی ناڕازی کوردستان لەسەر چین و توێژەکان ئەوان نەیانویست بژنە ژێرباری بەڵێنی ساختەی دەسەڵات و بەدەم خەڵکەوە چوون بەدەو ئەو هەموو داخوازیەوە چوون کە 5 ڕۆژە لێیان نەکرێ. زۆر سپاس بۆ عوسمان گوڵپی وتەبێژی مانگرتووان. بەڵێ ئەمەی کەیبینن دیمەنەکانی کۆتایی مانگرتنی مامۆسایان و فەرمانبەرانە.
ئەوەی کە هەیە یەک بە یەک ماگرتووەکان ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت لە ڕێگەی ئەمبوڵاسەوە دەبرێنە نەخۆشخانە بۆ ئەوەی کە لەژێر چاودێری تەندروستیدا دەستکەنەوە بە نانخواردن لەبەر ئەوەی دۆخی تەندروستیان تێک چووە. سێ لە ماگرتووەکان ئەمڕۆ تووشی خوێنبەربوو بوون ئەمە مەترسی لەسەر ژیانیان دروست کرد وەکو لایەنی تەندروستیش باسی ئەوەی کردووە کە ئەمان دەبێ ئەمڕۆ ماگرتە بشکێن و بگەڕێنەوە دۆخی ژیانی خۆیان بۆیە لە شێت چاودێری تەندروستیدا ئەمان ئەمڕۆ کۆتاییان بە مانگرتن هێنا و لێسادا ڕەوانەی نەخۆشانە دەکرێن بۆی لەژێر چاودێری تەندروستیدا کۆتایی بە ماگرتەکەیان بێن و ئەوەی کە هەیە ئەمە دیمەنی کۆتاییە کە لە بەردەمی ئۆفیسی هێزە یەکگرتووەکانە لە شاری سلێمانی.